لە ژێرناوی خێزان هەواری خۆشەویستی و ئارامی تاکەکانی کۆمەلگایە مەڵبەندی پێنجی کۆمەڵی ئیسلامی لە ڕانیا ئاهەنگێکی ڕێزلێنانی بۆ 200 بووک و زاوا ئەنجامدا. ئەندامێکی سەرپەرشتیاری ئاهەنگەکەش دەڵێت ئامانجیان هاندانی گەنجان و لاوانە تا بچنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. مامۆستایەکی ئاینیش دەڵێت پێویستە گەنجان هان بدرێن، هاوسەرگیری ئەنجام بدەن و نیوەی ئیمانیان تەواو بکەن. ئەوە بۆ سێمین ساڵ هەڵدەستین بە پرۆسەی ئاهەنگی هاوسەرگیری بۆ کۆمەڵێک لە گەنجانی دەڤەرەکەمان. ئەوەی ئەم ساڵ کە زیاتر جێی سەرنجە زیاتر ئەم ساڵ فراوانمان کردووە، زیاتر لە 200 هاوسەر بە یەکەوە ئێمە میوانداریمان کردوون. بۆیە ئەم پرۆسەی سار نەبێتەوە هەمیشە بەرەو پێشچوون چێ. بۆیە ئەمەوە چەند ساڵێکە ئومێدەوارم لەمە دوار شەڵا زیاتر برەوەی پێ بدەینەوە ئەم ئاهەنگە زیاتر بەرەو پێش بەرین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دەفەرمی هەر کاتێک ئیذا تەزەوەجە العەبد، هەر کاتێک عەبدێک بەندەیەک زەواجی کرد نیوەی ئیکتەمەلە نصف دینی، نیوە ئیمانی تەوا دەبێت. فەلیەتەقی لا فی شەطری ثانی، با لەخوا بترسێ بۆ تەواوکردنی نیوەکەی تریشی کەواتە هاوسەرگیری قەڵایە بۆ بە پاکڕاگرتنی تاک و کۆمەڵگا و خێزان. بەژاربوانی ئاهەنگەکەی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی لە ڕانیا سوپاسی ڕێکخەرانی سەرپەرشتیارانی ئاهەنگەکە دەکەن و پێیان وایە ئەم جۆرە ئاهەنگ و مەراسیمانە سوود و بەهای تایبەتی خۆی بۆ پتەوکردنی ژیانی هاوسەرێتیان هەیە. دیارە پرۆسی هاوسەرگیری بنەوەی مانەوەی هەر کۆمەڵگایەکە. بێگومان لە هەر کۆمەڵگایەک لە هەر جێگایەک ئەگەر بێت و پرۆسی هاوسەرگیری یاخود هاوسەرگیری نەما ئەو کۆمەڵگایە بەرەو هەڵۆشان دەڕوات، چونکە داینەمە و دروستبوونی هەر کۆمەڵگایەک بگرە لە خێزان پێک دێ. ئەم جۆرە ئاهەنگە کە کەش و هەوایەکی ئارام و دڵخۆش بۆ هاوسەران دەڕەخسێ کە تێیدا هەز بە دڵخۆش و هەز بە ئاسوودەیی دەکەیت. پاشانیش هۆکارێکی گرنگە بۆ ئەوەی کەوە ئەوانەی کە لە شاشەی تیڤیەوە ئێمە دەبینن یا خەڵکانی کە دەزان ئاهەنگێکی لەم شازە کراوە بیر لۆ بکەنەوە ئەوانیش زەواج بکەن و هاندانێکە بۆ ئەوان. ئاهەنگی لەو جۆرە هانێکی زۆردا بۆ گەنجانەوانێ ئێستا ئەوانەی هەندێک سینگڵمان لێرە هەیە بێگومان یعنی حەز دەکا ئەویش ساڵی داهاتوو بەو شێوەیە بێتە ئەو ئاهەنگەی ڕەنگە بۆی ببێت یعنی هاندانی بۆ ئەوەندەی بەردەوام خۆشەویستیەکە بەردەوام بێت. ئەوەندە گرنگە، ئەوەندە گرنگ نییە کە 2 مانگ 3 مانگ وە کۆڵێ قند و بلیان لەگەڵ یەکتریان کردووە و عاشق و مەحبوبی یەکتری بوونە. بەردەوامەکە زۆر گرنگە. مەڵبەندی ڕانیای کۆمەڵ ساڵانە لە پێناو پێدانی ڕێنمایی پێویست بەو کەسانی کە تازە دەستنە ژیانی هاوسەرگیری ئاهەنگیان بۆ ڕێک دەخات و کە تایدا چەند بانکخواز و توێژەری کۆمەڵایەتی و دەروونناس ڕێنمایی پێویست بەو کەسانە دەدەن تا بە ژیانی هاوسەرێتیان تەنگ و چەڵەمە و خۆشی و شادیەکانی ژیانیان ئاشنا بن و ڕێژەی جیابوونەوەی هاوسەران کەم ببێتەوە. ڕێناز ئەرسەلان، کەناڵی یاسمانی پەیام، دەڤەری ڕاپەڕین.